ڕووم لە خوای گەورە کردووە ڕووم لە نوێژەکانم کردووە و الحەمدولillah وەشکر یعنی زۆر دوور بوومە لەو شتانە. مامۆستاییان پامێکی تۆش ینی بەرچاوم کرد لە تیکتۆکە ئەڵێن ئەو کەسەی کە مەشروبی خواردووە لە ژێرەوەی جەهەنەم نازانم چ شتێکە لە ڕۆژی قیامەت ئەو شتەی پێدەن ئەیخواتەوە. بەڵام من تۆبەم لەسەر ئەو شتە کردووە مانە ینی پرۆسەی ئاسرگیرم لەسەر ئەو شتەیە لێ تێک چووە مامۆستاییە. ینی ئەو ئافرەت ینی ئافرەتێک بوو ینی خوازبێنیشمان کرد و دوای ئەوەی کە پرسیان وتیان کاکە ئەو کابرا مەشروب خۆر بۆ پێشترێ و ینی پرۆسەی ئاسرگیرم لەسەر ئەو شتەیە لێ تێک چووە. ینی ئێستاش ئەو ئافرەتە مەسەلەن ئەو ترسی هەر لە دڵە مەسەلەن لەگەڵ منە زەواج بکە ترسیەوەی هەیە من هەر ئەو شتەمەیە بەڵام ئەوەندە سوێند و قورئانی بۆ دەخۆم ئەوەندە پێی ڕادەگەیەنم هیچ قەناعەتێکی نییە بۆ شتەی کە من وازم لەو شتەیە نابی. ئەویش زۆر متابعی جەناب دەکەم منیش هەر زۆر متابعی جەناب دەکەم و تەنانەت ینی ئەو ڤیدیۆیانەی کە بەڕێز ینی کە باسی مەشروب خواردن و ئەو شتانەیە زیاتر ئەوانە ینی متابعەکەین و قسەی لەسەرەکەین. زۆر باشە. ئێستا ئەگەر ئەو ئافرەتە بەڕێزە زەواجت لەگەڵا کات و ئامادەی وەنیە؟ بەڵێ من ئامادەم بە هەموو شتێکەوە ئامادەم تەنانەت ینی بۆشەوە ئامادەم ینی چەند جارێکش پێم وتومە بەخوای گەورە بە پێغەمبەر من لە ساحەوارەوە ناچمە دەرەوە بەخوای گەورە ینی نەک ینی بە ناوی ئەو شتەوە هەر لە هەشتی ئێوارەوە من ناچمە دەرەوە بەڵام هەر یەقین و باوەڕی نییە بەو سوێندانێکایی خۆم. زۆر باشە قوربانگیان تەبەن من ئەو فەرمودەی کە باسم کردووە ئەوە کەسێکە لە مەشروب تەوبە نەکات ینی بەردەوام بێ لەسەر مەشروب خواردن هەتا ئەو ڕۆژەی ئەمرێت تەوبەی لە مەشروب نەکرد بێ بەڵام تۆ مادام تەوبەت کردو خوای گەورە لێت خۆش بێ ئینشاءڵڵا تەوبەکارانش خۆشەویستی خوای گەورەن خوای پەروەردگار تاوانەکانیان نەسڵێتەوە بە هۆکاری تەوبەکانیانەوە. ئەو خوشکەش ئەگەر مەبەستێتی زەواج لەگەڵ توا بکە ئەو مەرجەکەی بووە تۆ سوێن و قورئان بۆ ئێمە خۆیڵی 5 ساڵات دەمم لی نەداوە ئەیتر کەسێک بە سوێن و قورئان باوەڕ نەکات بە ئامۆژگاری من چۆن باوەڕەکات بۆیە من ئامۆژگاری بۆ ئەو خوشکە ئەوەیە ئەگەر ئەم کوڕە تەوبەکەی صادقانە بێت ئامۆژگاری بۆ ئەو خوشکە ئەوەیە ئەگەر ئەم کوڕە تەوبەکەی صادقانە بێت ئامۆژگاری بۆ ئەو خوشکە ئەوەیە مادەم تەوبەکەی صادقانەیە ئەتوانی مادام بەس ئەو مەرجەت هەیە شووی پێ بکەیت و ئەوش سوێن و قورئانی بۆ ئێمە خوارەڵێ 5 ساڵە دەمم لێی نەداوە و ناشگەڕێمەوە سەری. ئەگەر مەرجی تر و شەڕتی ترشت هەیە لەگەڵیا لە هەندێ ڕەفتار و هەڵس و کەوتی ڕازی نیت ئەوەیان شتێکی ترە و پەیوەندی بە ئێمەوە نییە.